کارە هونەریەکان هەرێکە بۆ خۆی باگراوندێکی چ جای هونەری بێ هەروەها پەیامی تایبەتی هونەرمەندانی خۆیانی تێدایە کە بیگەێنە ئەو بینەرە ئەو کەسانی کە دێنە بینینی کارە هونەرێکە ئیتر لە هەر بابەتێکی هونەری بێت لە کۆنسرت بێت لە هەروەها لە بابەتی شێوەکاریشانەوە بابەتی شێوەکاری بۆ خۆی شێوازی جۆرا و جۆری هەیە لە نمایشکردنی تابلۆ و لە دروستکردنی تابلۆ و لەو ستایڵ و لەو قوتابخانانەی کە هەیە جۆرا و جۆرنەوە هەریەک بە شێوازێک کا لەسەرم بابەتە ئاکات لە نێو هونەرمەندانی کووردا شێوەکاری تایبەت و جیاوازی تێدایە کە بە تایبەت لە نێو خانمانە یەکێک لەو خانمانە خات و ساکار سلێمانە کە هونەرمەندێکی تاو جیاوازە لە ڕوئیای بیرکردنەوە و بینین و شێوازی نەخشانی تابلۆکانی و تابلۆکانی جێگای سەرنجی نەک تەنها کورد و کوردستان بێ بەڵکو لە زۆرێک لە پێشەنگا جیهانەکانیشە تابلۆکانی سەرنجی ڕاکێشراوەوە بەشداری زۆرێک لەو پێشەنگا جیهانیانە کردووە بە خۆشحاڵی و لە ئێستا لە نوێترین کارە پێشەنگای ئازاد بێ لە کاگەی کلتوری کە ئەم پێشەنگای نمایش کرد و لە ڕێگای تابلۆکانیەوە قسەباسی زیاترەکەم هەم لەسەر پێشەنگاکەی و لەسەر کارە هونەریەکانی بەڕێزیان خات و ساکار سلێمان هونەرمەندی شێوەکار زۆر بەخێوی سپاس بۆ ئامادە بوون بەخێربێن بەر لەوەی بچمە ناو هیچ بابەتێکەوە کارکردنی تۆ لەسەر ڕێبازی هاوچەرخ تا چەند هاوکاری تۆی کردووە لە بەرەو پێشچوونی هونەری شێوەکاری هەم بۆ خۆت و هەم بۆ هونەری شێوەکاری کوردیش بێگومان بۆ خۆم زۆر گرنگی هەبووە و بە بەردەوامی لە پێشکەوتنا بووە هیچ ئیشێکم دووبارە نەکردوێتەوە خۆم ماوە لە کاری پێرفۆرمانس خۆم ماوە لە ئینستەڵێشن پێشەنگا تابلۆ ڤیدیۆ ئارت فۆتۆ ئارت یعنی بە شێوەیەکی زۆر نەترسانە و بەبێ چوارچێوە پەیکەرسازی شەکری بەڵێ پەیکەرسازی مۆدێرن بڵین هاوچەرخ دەسم ماوە لە هەمووی لەبەرەوەی پێویستیەکی خۆمە لە ناوە حەزم لە هونەرە نەک لە چوارچێوەیەکە بڵێن لەبەرەوەی تو ئەکادمی نابێکاری وا بکەی بەردەوامی ئەو سەربەستیە میاوە بەخۆم هەتا دووە پێشەنگام کە ئێستا پێشەنگای ئازاد بێ ئەگەر ئەوەی ئەکادمی بێن نابێت کار لە هونەری هاوچەرخ بکە بەڕاستی هیچ شتێک نییە کە ناوی نابێ بێت لە ناو هونەرە لە ناو هونەرە خۆشترین شتەوەی ئەو ئازادی کە خۆت هەتە بەدەستی بێنی دەست بەی بۆ هەموو جۆرە کارێکی هونەری بەس کاتی خۆی کە لە پەیمانگاویە لە کۆلێژی هونەربوون پیان ئەوتین زۆر فۆکسان لەسەر کاری ئەکادمی بێ جۆرێک لە ترس چۆنا دڵمانەوە بەرپرسیار خۆمان پرسیاری گەورەمان لە خۆمان نەئەکرد بەڵام ئەو ترسا هەر ئەمێنێتەوە دوای ئەوەی کە بەر ئیشی تازەگەری ئەەکەویت و بەر پرسیاری ناوەی خۆت ئەەکەی ئەڵەی لە هونەرە ئەمێ چی بکەم ئالویەوە دەست پێ ئەکات زەبەرەوە هیچ سنوورێکی نییە چ کاتێک کارە هونەرەکان تەکەی وەکو خۆت تۆش هەمان شێوک و شاعیرێکە ئیلهامێکت بۆیە دانیشی وێناکێشی یان هەر کاتێک بتەوێ ئەوەی کە لە ناختایە دروستیەکەی بەڕاستی یەک شت نییە یەک جۆر نییە هەندێک جار کارەکانم فکرین هەندێک جار حسیە هەندێک جار چارەسەری خۆمە هەندێک جار کێشەیەکی دەرەوە ڕامەکێشێ هەندێک جار عاتفیان لەگەڵ کێشەیەکی ئەو سەردەمایە ئەژیم هەر جارە نوعەکە لەبەرەوە جۆری کارکردنەکانم ئەکەوێتە سەر ئەو کاتەی من بەرچی ئەەکەوم باشە زۆرێک لە کارەکانە سیرم کردووە بابەتی ژنانە و هەروەها زیاتر کێشە کۆمەڵایەتەکانیشە بۆ بە تایبەت لەسەر ئەمانە ڕاستە پرسیارەکە زۆر جوانە ڕاستە چونکە من خۆم فیمێڵم چکە خۆم مێینەم باشە 2008 یەکەم پێشەنگایی دوایی تەخەڕوجم لە پەیمانگە کۆلێژی هونەر یەکەم کارم لەسەر ژانی مناڵبوون بوو کە ئەتوانم بڵم خاڵی وەرچەرخانی کارە هونەرەکان بۆ خۆشم و بۆ سەردەمی خۆشم بۆ دوای خۆشم بوو وەکو فیمێڵێ وەکو مێینێک چونکە هەتا پێش سەردەمی من هونەری ژن کە هونەری ئەکرد تا ڕادەیەک مۆزوعەکانی پیاوانە بوو بەس لە خاڵی وەرچەرخانێکم دروست کرد ئەویش ئەوە بوو ژن ئێمە خۆمان هونەر و ئازارمان هەیە ئەو ئازارانە بۆچی نەکەین بە هونەر کاتێک کە من دەست بە پێشەنگاکەی ئازاری مناڵبوونەکەم کرد خۆشحاڵانە لەو کاتیا بەقەی ئێستا گرنگەکەیم نەزانیوە ئێستا ئەزانم گرنگی ئەو کاتە چەندێ مهمە لەو تەمەنایە دەستکەی بە شتێک بەبێ پلان دەستم بر بۆ کێشەی ڕەگەزی خۆم یەکەم شۆکی هونەری من شۆکی جێندەری بوو شۆکی جێندەری وای کرد کە کارێکی هونەری بکەم لەسەر جێندەری خۆم باشە بینینی پۆلۆنیا و خوێندنت لەوێ و کرانەوەت بە وڵاتانی ئەوروپایە و هەروەها بەریتانیا و لەوێش خوێندن لە زمانی ئینگلیزیمان تا چەند
هاوکارت بۆ هونەرەکەت کە بتوانی هونەرێکی باشتر پێشکەش بکەی لە دوای ئەوانەوە؟ بەڕاستی زۆر تەسیری گرنگی هەبووە لەوێ پرۆفیسۆر و مامۆستا و دکتۆر و زۆر کەس ئەناسید ئەتوانم بڵێم زۆر باش و ئاسانتر و بەچاوێکی بەنرختر لە کارە هونەرەکانم ئەڕوانن. کوردستانیش وایە، بەڵام کوردستان بەگشتی یەک تۆز ئەزمێکی ڕۆشنبیریمان هەیە کە بینەرێک لەسەر کارە هونەرەکانم ئەبێت تا حەدێکی زۆر پێویستی بۆیە خۆم بۆی شەرحکەم بڵم ئەم ئیشە وایە بەس لە ئەوروپا ئەو ئەرکە کەمترە. لە ئەوروپا مامۆستا و پرۆفیسۆرەکان یان هین یەکسەر ئەزان تۆ چی ئیشوە تەنانەت کەشفی جۆرە هۆکاری کارکردنەکەت بۆ ئەکەن کە پێش ئەوە من خۆشم نەمزانیەوە بۆ شێوەیە بۆیە ئەوە گرنگیدانێک و پێشخستنێکی تیا هەیە. دەستخۆش دەستبردننی تۆ بۆ هەندێک ماتریال زۆر سیر و سەمەرە و سەرنجڕا کێشە بۆ بەتایبەتەوە ماتریالانە بەکارهێنی بنیشتی جویرا و بزمار و مەسەلەن بۆ بەتایبەت ینی جەختەکەی تۆ لەسەرم شتانە؟ ڕاستیەکەی حەزم لە هونەری باو نییە، حەزیشم لەو ماتریاڵە نیە کە پێش من دەستی بۆ برابێت. هونەر ئەو هونەرەی کە تا ئێستا کردومە زۆر گرنگە لای خۆم کە خۆم پێش بخات، زۆر گرنگە لای خۆم کە چێژی لێ ببینم، زۆر گرنگە کە خۆم بم کە شتێک بێ کە هی من نەبێ ناتوانم حەزم لێ بێ ئەو ئینتیمایم نییە کە گرنگی پێ بەم بیکەم بەکاری هونەری، بەڵام کەرەستە تایبەتەکانی خۆم ئەوە زیاتر ئینتیمام هەیە بۆی. باشە بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆنا و دابڕانەوە هیچ کارێکت کرد ئۆنلاین شتێکی بۆ خۆت نمایش بکەی یان بۆ خەڵک یان بۆ بینەرەکانت؟ کاتی کۆرۆنا باشترین کاتەکان بوو بۆ من 24 ساعت لە ماڵەوە و نەمانەتوانی بینە دەرەوە باشترین کات بوو بۆ کاری هونەری. ورترین کارم لەو کاتەیە کرد چونکە کاتێکی زۆر دوور درێژ بوو. پرۆژەی چقل ڕێژ کەرەستە شخصیەکانی خۆم هێنا هەموویم چقل ڕێژ کرد بە چقلی ڕەشم ئەکرد و بەکارمێنا. هەروەها پرۆژەی جوین کە لە 3-4 بەش پێک هاتبوو ئەوانم بە ئۆنلاین عرض کرد. زۆر باشە. هونەری هاوچەرەقی چکە لەو هونەرانی من وەکو کەسێک قساکەم کە مەس بینەری ئەو تابلویانە بم هەستەکەم لێرە زۆر ینی خەڵک زۆر حەزی لێی نەبێ یان حەزیان پێی نەبێ وەکو هونەرێکی پێشکەوتوو هەژمارەکرێت چکە هەستەکەم لە وڵاتانی ئەوروپا ئێستا بە نوێترین هونەر و بە گرنگترین هونەریش هەژمارەکرێ. ئەلێ خۆشمان وایە؟ بەڕاستی پێ بڵم لای خۆمان ئەزمەیەکی کەمێ ئەزمەی ڕۆشنبیریەکی گشتی هەیە، هەر شێوەکاری نییە. ئەرکی نووسەر و ڕۆشنبیر و هونەرمەند هەندێک قورسە چونکە زڵوفی کوردستان تۆ ئەزانی بادوورخمان هەستیارێکی تیا هەیە، هەموو کاتێک میلەت و هەموو کاتێ سیستم خۆی تەرخان نەکرەوە بۆ بارە ڕۆشنبیریەکە لەبەرەوە زەحمەتیەک هەیە نەخێر وەکو ئەوروپانیە، بەڵام مانای ئەوەی هەتا مابین ئێمەوا بین. خۆشبەختانە گەنجی زۆر باش و تاقە و کەسی ڕۆشنبیر هەیە کە هەندێک ئەتوانم بڵم لە ئاستی جیهانیا کار ئەکەنەوەش دڵخۆشیە بیریشمان نەچێ هیچ کاتێ ڕۆشنبیری بە گەل بە جەماعی هەمووی نەکراوە ئیلا ئەبێ کەسێ هەبێ پێشڕەویەک بکە تۆزێ ڕێگەکە بۆ بەڵێ ڕێگەکە ئاسان بکات تا بەدوایکەوە. ئێستا چەندین ژانریشیان بۆ دروست کردو بۆ هونەری هاوچەرخ لە وڵاتانی ئەوروپا وەکو قوتابخانە چەندین شێوازی هەیە. ساکار بۆ لەسەر تابلۆکانی تێکستە نووسێ تێکست ئەلو کاتەیە بۆ میێت کە ئەمەی ئیشێک بکەم هەر ئەو تێکستەش ئەخەمە بەردەستی بینەر بۆ ئەوەی کەمێک هاوکاریکەم بۆی بزانێ من چیم کردووە. زۆر گرنگە باگراوندی تابلۆکانت بەڵێ گرنگە بەلامەوە ئەوەی من کردومە هەر لە ناو خۆمە قەتیس نەمێنە گرنگە تۆ تێبگەی هەر کەسێکە سەیری ئیشەکەم کات تێبگاتێت عادەتەن ئیشێک کە نازج بێ پێگەیی و بێ ڕەبتی ئەبێ لە بینی من و تۆیە. بۆ نمونە کە بینە سەر پێشەنگای ئازاد بە ئەتوانم زیاتر جوابی ئەم پرسیارەش بەمەوە. زۆر باشە. پرسیاری ئەوەت لێ بکەم ئەم پێشەنگایەت من نەهاتووم بەڵام بە وێنە سیرم کردووە ڕەنگی ڕەش و سوور زۆر زاڵە لە وێنەکان تا بۆ سوورەکە پەمەیە بەڵە دوو ڕەنگە پەمەیە دەرەجەتەکانیان تۆزی جیازە پەمەیەکی فسفۆڕی لەگەڵ سوورێکی ڤێرملیۆنی ئەویش هەر تۆزە نیۆنێکی تیا هەیە. پێشەنگای ئازاد بە لە 38 تابلۆ پێکاتۆ تابلۆکان لەسەر ئەو هینە کردومە لەسەر ئەو دەنگە نێگەتیڤەی کە ڕۆژانە خۆمان لەگەڵ خۆمانە ئێڵێن یاخود کەسێکی تر قسەیەکی نێگەتیڤ لەسەر ئێمە ئەڵێت و ئێمەش دووبارەیەکەینەوە ناو خۆمانە. ئەو کاتەی کە لە مێشک و دەروونمانە هەستە کرد دەنگێکی نێگەتیڤ هەیە خۆتی یان کەسێک ترا
هەر ئەو کاتە بەلای منەوە کاتی ئازادکردنی ئەو دەنگەیە ئەو ڕەنگەش بۆ ئەوەیە وەکو گڵۆپێک لە مێشتا داگیرسێت من چونکە خۆم بەرەو حاڵەتە کەوتوم کاتێک کە تیرۆپیەک یان تەمرینێکم لەسەر خودی خۆم کردبێ بمێ ڕۆژێکم پۆزیتیڤ دروست بێ لەپڕ نێگەتیڤێک وەکو تاقیکردنەوەی بێ مێشکمە هەر لەو کاتێ ئەبێ من زۆر بە ئاگەیە بزانم ئەم نێگەتیڤەی کە لە ناو دڵمە چۆن بتوانم ئیشی تاکەم بیکەم بە پۆزیتیڤی لەبەرەوە ناومە ئازادیکە من حەزەکەم هەموو خۆشم و هەموو کەسێکیش بۆ پرۆسەیە بڕۆن دەنگی نێگەتیڤ لە ناو خۆمانە پۆزیتیڤی بکەین ئەو ئازادیکەین نێگەتیڤەکە قەلە ڕەشیشی تیا بینم زۆر ئەوەش هەر هەمان هەست و ئەوەیە ئەوە ئەو دەنگە ئیزعاجەیە کە لەناو ئێمە هەمومانە هەیە بۆیە کە حەزەکەم و هیوادارم من خۆم ئازادیکەم و ئەو دەنگە نێگەتیڤە ئازادکەم و خەڵکیش بەر ئەوە بکەوێت پلانیکەم ئەگەر ئەمڕۆت ئەم شەو شتێک هاو بە خەیاڵتە جۆرێک پۆزیتیڤی پێوە نەبوو پێشنگاکەی من یا کارەکەی منە بیرکەوێتەوە و بیرکەوێتەوە کە ئەلو کاتێ ئازادیکە چونکە ئێمە لە بناغەیە هەموو ئینسانێک کوتلەیەک ڕۆح و پاکی و خۆشەویستین هەموو ئەوانەی کە لە ناومانە هەیە هەڵبژاردنمان هەیە کە نێگەتیڤ نەبین باش پێشنگاکە چەند تابلۆت نمایش کردووە 38 تابلۆ و یەک ئینستڵیشن ئینستڵیشنەکە بابەتی چییە هەر هەمان ئەو خەتە باریکانەی ناو کارە هونەریەکە و ئاڵۆزی ناومێشکە بە سریدی کردومە بە تەل جێبەجێم کردووە تەلی ڕەش فیدباکی خەڵک کە هاتووە بۆ کارەکانت چی بووە زۆر خۆشحاڵانە زۆریان بەدڵە ئاسانیش ئەگاتە خەڵک بە تایبەت تەلەبەی پەیمانگە کۆلیێژی هونەر کە ئەمەم زۆر دڵم پێخۆشە زۆر باشە هیچ کاتێک پێشنگات کردو تۆ لە شوێنی جیاوازە ینی چۆن وەکو ماتریاڵی جیاواز بەکارێنی شوێنی جیاوازت بەکارێناوە زۆر زۆر بۆ نمونە لە حەمامە بۆ نمونە لە حەمامە بەڵێ لە سجنی ئەمنە سوورەکە لە حەوشەی ئەمنە سوورەکە لە بەردەم باخی گشتی لە ناو باخی گشتی خۆی بەڵێ توانم بڵم لەسەر شاخ ساگەر لە یادم بێت لە زۆر شوێنی واهەیە دەستخۆش من ئەمەم لایە ئەلبومێکە کە تایبەتە بە بەڕێستان ئارکەتەلۆکی جەنابتانە کە ساڵی 2021 دروست کراوە ئەمە چییە؟ ئەمە کەتەلۆکێکی هەموو کارە هونەریەکانمان کە بەرهەمی 20 ساڵی منی تیای کارەکان لە بڵێن لە 2006 کە بەرهەمی تابلۆ ئینستڵیشن هەمووی تایە پەیمانگەی گۆتە بە خۆشحاڵانە بۆی چاپکردم و بڵاوکردنەوەکەیشیمان لە مانگەیە لە سلێمانی و لە شاری هەولێریش بڵاومان کردوێتەوە ئیمزام کردووە لە 392 لاپەڕە پێک هاتووە بەرهەمی هونەری 20 ساڵی تایە چیتر بە تەبعێکی زۆر جوان و ملەوان کراوە شانسێکی زۆر جوان و زۆر بە تەرتیب کراوە هیچ پرۆژێکت هەیە لە داهاتوە کاری لەسەر بکەی؟ لە ئێستایە ناچووکە خۆم ئێستا قاچم لە ناو پێشنگاکەمان ناتوان بیر لە هیچ شتێکی داهاتوو بکەمەوە هێشتا هەر لە پێشنگاکەی خۆمم کردنەوەی ئەم پێشنگایەت لە کارگەی کلتوور چەند ڕۆژ بەردەوامە بێت؟ 10 ڕۆژ بەردەوامە بێ 27/11 افتتاحەکەی بوو هەتا 7/12 لە هۆڵایە ئەمیش یان لە ژوور و ئەوەیە ڕاستەکە یەکێ لە سۆدیەکان یانیامێ لە کارگەی کلتوور خۆم پاکم کردەوە و ئەرزیەتم بۆ یاخ کرد و خۆم کردم بە گەلەریەک بەڵام بە شوێکی ڕسمینە شوێن تۆزێ زەحمەتێکی شوێنمان هەیە بۆ عرضکردنی کارە هونەرەکان و کەتەلۆکێکە ئیتر ئەو سۆدیەیان نامی خۆم لەسەرکی خۆم پاکم کردەوە تەنها بۆم پێشنگایە دەستخۆش سپاس بە بەشداریکردن بەڕێ ساکار سلێمان هونەرمەند و شێوەکار دووبارە سواس بە بەشداریکردنت